دۆ پۆرەی نییە مفلسە ئەوە بەڕاستە بەکیە زاریان بۆ کوکەینەوە قوربانی بم. نما ئەو منداڵی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەنگی ناڕەزایەتی خەڵکی بە شێوەی گرتا ڤیدیۆیی بڵاو دەکاتەوە ئەگەرچی ئەو هێشتا تەمەنی 4 ساڵانە بەڵام زۆربەی ئەو قسانەی دەیانکات لەلایەن باوکیەوە ڕادەهێنرێت و نەک تەنیا بۆ خەڵک بەڵکو لە نێو خێزانەکەشیدا بۆ تامایی دڵخۆشی ئێستا ئەو بەرهەڵسکارێکی دیاری نێو لاپەڕەکانی فەیسبووکە. دەمەی بڵم کاکە بۆ حکومەت داوا دەکا بۆ حکومەت کارەبامان بۆ دەکوژێنێتەوە بۆ ئاوا با حکومەت ها لە حکومەتی مۆلدەی ئەلی تێناگەم خۆم باسی هینم نەکردووە سیاست بەس باسی ئاو کارەبام کردووە ئاو کارەبا سیاسەتە لە سیاست چیە سیاست دۆ درمەیە ئەو کارەبایە کاتە 24 ساعت لەکوێوە هاتووە لەکوێ سوتەمەنیەکەیە کام کارەبا ئەبم بمرم لەوەتەی 24 ساعت کارەبام بینی بێ لەوە چێ لە ماڵ خۆتان کارەبا بێ 24 ساعت. خراپی ڕەوشی کارەبا ئاو موچە سەرەکیترین ئەو بابەتانن کە نما گەورەکانی پێدەهێنێتە پێکەنین پەیامێکیشا بۆ حکوومەت کە ڕەنگە هەندێک جار ڕەخنەی ئەوەش لە خێزانی نما بگیرێت کە منداڵەکان تێکەڵ بە دنیای سیاست کردووە بەڵام هەندێکیش لە خەڵک پشگیری دەکەن تەنانەت زۆربەی کۆمنتەکان کە بۆی دەنووسرێت ئەوەیە کە دەڵێت نما ئەگەر خۆت هەڵبژێری یەکسەر سەر دەکەویت بۆ پەرلەمان. بەڵە خۆم حەزم کرد لە جارێکیان کارەبا کوژا باوکم هاتەوە ئێوارەوتم بە ئانابەت تەسوول لێ بکەیت لێویا باوکم هاتەوە ئێوارە لێمان تووڕە بوودم باوکە ژیان بەشم کارەباکەمان بۆ چاکرد ئەمە کارەبایە ئەمە نەوتە ئەمە ئاوە ئەمە کوردستانە ئەمە مناڵەکانی کوردستان. ئەوەی کە نما باسیەکە تەنها مافی سەرەتایی هەر مرۆڤێکان نما باسی سیاسەتی نەکردووە و هیچ ئارایەکی سیاسیشی نەوتووە تەنها باسی نەوت و کارەبا و ئاو و ئەو پێداویستیانەیە کە هەر کەس ئێوێ و نابێ ئێمە خۆمانیان لە واقع بدزینەوە کە مناڵی کوردستان ئێستا هەست بە نەبوونی کارەبا و بە نەبوونی ئاو و بە نەبوونی پێداویستیەکانی ڕۆژانە ئەکەن ئەمە کەی باسکردنی سیاسەتە یعنی ئەم نەیوتووە بۆچێ و حیزبەوە ئاکا بۆ ئەم حیزبەوە ئاکات تەنها ئەڵێ ئێمە پێویستمان بە کارەبایە پێویستمان بە ئاوە پێویستمان بە ژیانێکی باشترە. نمانەریمان توانیوێتی لە ماوەی 10 ڕۆژدا زیاتر لە 44,000 لایک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکدا کۆبکاتەوە ئەو ئێستا چەنیا خەڵکی بە تەماشاکردنی ڕەخنە و توانجەکانی بەخۆیەوە سەرقاڵ نەکردووە بەڵکو خێزانەکەشی جەنجاڵ کردووە بەهۆی ئەوەی بەردەوام داخوازی بڵاوبوونەوەی بابەتی نوێی لێ دەکرێت. قسەکانی نما هەمان ئەو قسانن کە ڕۆژانە لە نێو خەڵکدا دووبارە دەبێتەوە بەڵام بڵاوبوونەوەی لە زاری ئەم منداڵەوە وای کردووە بە خێرایی لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بێتەوە و بێتە باسوخواستی گەرمی نێو خەڵک. تەرز عەبدوڵڵا ڕووداو.